ئەمە گەربینە سەر ناونان بریتە لەو ساتەی کە ئەو دایک و باوکە ئەم مناڵەیانە بێ گەر دایک و باوکەکە نەبنیان جاریوا هەیە کەسانی دەوروبەر لەو سات و لە حەزایە ئەم ناوە بە شیاوەزانن بە یان لەو کاتەیە هەست و نستی ئەو ساتەیان سەرسامبوونیان بە کەسێک ئەو ناوەی لێ ئەنێن ئەم ناوە ئەبێت ئیتر تۆ تا ئەو کاتەی کۆچی دواییەکە ئەو کاتە لاینەکان یان لاینی شاباز لەوەکە لە ئاسمانیشەوە ئەم ناوە ینی ئەناسرێت و ناو ئەبرێت و مەلایکە ناوی ئەبا ئەمانەمان هەمووی هەن کاتە ناو ئیترە بێتەوە بەشێک لە کەسایەتی من لە هەر شوێنێکا بم من لە با بڵێن لە هەج وڵاتێکا هەبم لە ناو هەر زمانێک وەر کەسایەتیەکە هەبم بەم ناوم ئەناسرێمەوە و ناوە بێتەوە بە بەشێک لە خودی خۆم بەڵام ئێمە گەر باسی زوو بکەین لە کاتی کۆنا چۆن ناونراوە سیرەکەی ناونانەکە وەکو ئێستا با بڵێن سۆنەر نەبووە بزانن کوڕەیە کچە لەو لەحزەیە بڕیاریان داوە کە مناڵەکە لە دایک بووە و سنوورەکەشکان بچووک بووە ینی ناوەکان بۆیە زۆر جار زۆر دووبارە بوونەتەوە ئەم ناونانەکە بە شێوەیەک بووە بۆ نمونە لەبەرەوەی ڕێژەی مناڵی زۆر بووە کەسەکان زۆر وەکو ئێستا نەبوون لەبەرەوەی ئێستا خەڵک ڕێژەی مناڵی کەمە شێوازێکی تر وەرەگرێت بەس ئەگەر مناڵەکە بۆ نمونە مناڵی بچووک بووە جاری وا هەیە نۆبەرەکە دایمەن دایک و باوک دوایەوە باپیر و خاڵ و پور و ئەمانە هەمویان بە هەر هەمویانەوە بڕیارێکیان داوە لەسەر ناوێک ئێستا ئەمە نەماوە ئەم ناوە جاری وا هەبووە لە ساتێکا بووە بۆ نمونە کەسێک لە زیندان دەرچووە ئەوان ناوێکیان لێ ناوە ئازاد یان لە ساتێکا بووە کەسێکیان لێ کۆچی دوایی کردووە ناویان ناوە غەمبار یعنی کەساتی ئەو دقەیە کە ئەم مناڵە لە دایک بەو خێزانە بڕیاریان لەسەر ئەو ناوە داوایە تر ئەم ناوە بۆتە بەشێک لە مناڵە تۆ کە بە تایبەت کە با بڵێن تەمەنێکی هەر دوای چەند ڕۆژێک ئێمە ئیتر نازانین وڵی نەرە مناڵە چی بانکەی نەرە ناوتان ناچی یان نازانین هەر پشێکیشی بۆ بکەی سیرێکیشیکەی حەزەکەی مناڵە ناوێکی هەبێ بۆی تۆ بانگی پێ بکەی تر تۆ یەکەم شت کە گوێ و پێەکرێتەوە ناوی خۆتە بانگەکەن ئەجا ئەم ناونانە ئەگەر مقارنەکەی بە ئێستا زۆر زۆر جیاوازە ئێستا سۆنەرمان هەیە هەر لێکم لەحزەوە دایک و باوکەکە ئەزانن ڕەگەزەکەی کوڕیان کچێک سەر خۆیان قاموس و دار و دیوارێن بەسەرەکە ناوێکە دۆزنەوە یان ئەم ناونانە بۆ نمونە ئەو هەژمە فکریە کە هەیە بەسەر کۆی کۆمەڵگەی کوردیا ئینسان با بڵێن کەس عاتیفیە کەوتە ژێر کاریگەری عاتیفی زۆر جاری وایە ئێمە کۆمەڵێک کەسمان هەن لە ناو کووردا بە ناوی شۆڕژگێڕەکانەوە ناونراون یان لە سەردەمێکە ئەم کەسە زۆر پیرۆز بووە لە لای ئەم باوکە لە لای ئەم دایکە ناویان بە ناوی ئەوەوە ناوە یعنی زۆر کەسێت تۆ بچۆرەوە سەیری ناوەکان کە لەبەر کەسێک شەهید بووە کەسێک شۆڕژگێڕ بۆ ناونراوە لە کەسایەتی ئاینیەکان ئەوە با بڵێن بوونەتەوە بەشێکی تر لەو ناوانە کەنراون یان تۆ ڕێو کەوتۆتە شارێک کەسێک کە بینیوە زۆر باش بووە لەگەڵتا وەفان بۆ کەسە ناوی ئەم مناڵە و ناوەتەوە بەو شێوازە ناونراوە بەس ئێستا بۆ نمونە بەر لەوە لە دایک بێت لەسەر با بڵێن چکلێتەکە ناوی مناڵەکە ئامادە کراوە کە ئەمە ناوی ئەوەیە و هەموو شتێک تەرتیب بووە کێشەکە ئەوەیە ئەو هەجمە فکریەی کە با بڵێن ئێستا کە هەموو دنیا ئەولەمە داگیری کردووە ئەو ناوەی کە لێرەیە جاری وایە زۆر غەریبە بە کولتوری کوردی من زۆر دوورە لە با بڵێنەوەی کە بەشێک بچونکە ئەو ناوەی کە 100 ساڵ لەگەڵ ئێستایانراوە ئەوە بەشێکە لە کولتوری من زۆر دوور کەوتومەتەوە لەو ناوە جاری وایە بە تایبەت کێشە بۆ کێ دروست دەبێ بە تەمەنەکان یان هەتا ئێمەش خۆمان جاری وایە زمانی ئینسان زۆر قورسە فێربوونی وشەیەک لە تەمەنە لە سەر و با بڵێن 40 ساڵەوە بێت جاری وایە ناوێت کە تۆ تا ئێستا ئەم ناوە نەوبیستووە ئەم شتە و نەبیستووە ناوی نەوەکەی ناو ئەنێن نەنکەکە ناتوانێ بانگیکە جاری وایە ئەمانە ئەم ناوە عەجیبانە زۆرێکیان لەوانەیە کە هونەرمەندێکی بیانیە جاری وا هەیە هونەرمەندێکە کە با بڵێن لە دەرەوەی کولتوری کوردیە با بڵێن کورد نییە یان سەیری ئەڵلقەیەکی کردووە لە تیڤەوە هاتووە زۆر سەرسان بووە بە ئەکتەرێک ئەم ئەکتەرەی زۆر معجەب بووە پێی ئازا بووە جوان بووە هەر شتێکە بووە ناوی ئەو ئەکتەرە لە مناڵەکەیەنێتەوە
بەڵام پاش چەند ساڵێکیش مرۆڤ ئەو ئازادیەی هەیە کە دوای چەند ساڵێک من ئەم ناوەی خۆم بۆ نمونە 47 ساڵ پێش ئێستا دایکم و باوکم بڕیاریان داوە لەسەرم ناوەی من ئەم ڕۆگەرم ناوم بەدڵ نەبێ من نەتوانم بڕۆم لە دادگا عریزەیەک بەرزەکەمەوە ئەو ناوەی خۆم بە جەرسەیەکی محکەمەوە ئەمانە ئەتوانم ناوەکەی خۆم گۆڕم بە ناوێک کە ئێستا خۆم بەدڵم بێ پێوەرەکە نییە تۆ بۆ ناو بەڵام ئەوەی کە پێوەەر دیارریەکە بۆ نمونە ئاین بە تۆ ئەڵێ ئەبێ ئەم ناوە واتایەکی جوانی هەبێت ئەو کەسات شەرم نەکا لەو ناوەی خۆی ئەجا دوایەوە ئێمە ناوێکی بنین خۆمانیانی لەسەر زمانی خەڵک تۆزێ ئاسان بێت تۆزێ قرس نەبێت پێوەرێکی ترمان هەیە ئەوانەی کە لە خەمی زمانی کوردیان ئەوانەی کە لە خەمی زمانی کوردون و لە بواری زمانە ئەنووسن داوامان لێکن کە ناوەکانمان ناوێک بێت بۆ نمونە خزمەت بە زمانی کوردی کات چونکە ئەگەر وا بڕوا پاش ماوەیەکی کە تۆ بۆ نمونە تۆ بچیتە هەج وڵاتێک بەم ناوەی خۆتەوە خەڵگەزانێک کە تۆ کوردیت پێ وەڵێن ئەم ناوەی تۆ یعنی چی ئەڵێ یعنی هەر ئەمە پێشەکێکە بۆ تۆ کە تۆ زمانە کوردەکەی خۆوە ناسێنیت بە عەرەبێک بە کەسێک ئەڵێم بۆ ئەو ناوە واتاکەی ئەوەیە من کوردم و ئەمانک ئەگەر ئێستا ئاوا بڕوات سیرەکەی وردە وردە لە ڕووی زمانەوە خەریکە ئێمە لە کۆمەڵێک وشە و دەسەواژە بۆ نمونە ئێمە لە زمانی کوردیە ئەو ناوانە کەنراون زۆرێکیان واتایەکی زۆر قۆڵ و جوانی هەیە گوڵەکانن کە لە شاخەوە هەن و ئەو گوڵا ئەو ینی کۆمەڵێک شت هەیە تایبەتە بە منی کورد خۆم ئەگەر ئەم ناوانە وردە وردە بسڕێنەوە سیرەکەی لە ڕووی زمانەوە من ئەگەر کتێبێک چاپ بکرێ بۆ نمونە بە ناوەکەی ئازانم ئەم نووسەرە کووردە ئەگەر بە زمانی ئەڵمانیە نووسێ بە هەر زمانێکی ترە نووسێ لە بنی دنیا من نەزانم کە ئەمە کوردێکە ئەلێرەیە یان ئەچمە شوێنێکەوە کۆمەڵک ناوەخەنە بەردەستە تۆ یەک سەرزانانی ئەمە کەسێکی تایە کووردە بەو شێوازە بنەماکە مەسەلە ئەوەیە لە کۆنا وەکوتم بۆ کۆمەڵێک تایبەتمەندیەوە ناویان ناوە بەڵام ئێستا سیرەکەی ئەو تایبەتمەندیە گۆڕاوە تۆ دایک و باوکەکەم والیدی 2000 لە 2000ەوە ئەم دایک و باوکە چی چووە بەگوێیانە چیان بیستووە یعنی تۆ بە حسابێک بۆکەیت ئەم والیدی نەوەتەکانە لە نەوەتەکانەوە لە دوای ڕاپەڕینەوە ئەم لە چ ژینگەیەک ژیاوە ئەم دایک و باوکە لە ژینگەیەک بۆ نمونە کام کولتورە زاڵبووە بەسەر عەقڵ و بەسەر فکری ئەم دایک و باوکەیە جاری وایە هەندێک لەو دایک و باوکانە منیان ناسم ناوی مناڵەکانیان تورکیە هەندێک کە زەناسم ناوی مناڵەکانیان فارسیە هەندێکی کە ئەناسم ناوی مناڵەکانیان ئینگلیزیە کاتێک کە ئەچیت ئەگەر تۆ بۆ نمونە بتەوێت توێژینەوە بکەیت توێژینەوەکەی لەگەڵم دایک و باوکەیە سیرەکەی بە درێژایی ئەم چەند ساڵە لەگەڵ کولتوری ئەم وڵاتەیە ژیاوە بۆیە ناوی مناڵەکەشی بەو شێوەیە ناوە تۆ ناتوانانی بە هیچ دایک و باوکێک بڵێ بە ئارەزوی من ناو بنێ ناتوانانی بڵێ ئەبێ وا ناو بنیت بەڵکو و دایک و باوک ئازادە ئەم دایکە نۆمانگ ئەم مناڵی بەستی خۆی هەڵگرتووە و دوجار من ناتوانم بە کچێک بڵێم هەرەبێ بە ئارەزوی من ناوی بنێ هەتا ئێستا جاری وایە باپیرونەنکەکەش زۆر ناتوانن تەداخل بکەن لە ناونانی مناڵەکەیە دایک و باوکەکە بە پلەیەک خۆیان ئازادن بەڵام دێتەوە سەر هۆشیاری دایک و باوکەکە ئەبێ لەوان بپرسین هۆکار چیت کە تۆ ناوێکی ئینگلیزی و لە مناڵە و ناوە ناوێکی فارسیە ناوێکی با بڵێن سیرەکەی تورکیە ئاخۆ لەوانە پرسین لەو دایک و باوکە گەنجە هەرۆکوتم من زۆرەکیانە ناسم لە ماوەی ئەم 20 ساڵی تەمەنیانە لەژێر کاریگەری ڕۆشنبیری ئەم وڵاتانەیە بوون بە سیرکردنی هوەریان بە گوێگرتن لە هوەریان بە خوێندنەوەی ڕۆشنبیری و کتێبەکانیان یان بە سەرسامبوون بە ڕۆشنبیرێکی و نووسەرێکی ئەو وڵاتە تۆجاری وا هەیە من هیواناسم چەند ساڵێک کتێبی سەرسام بۆ بە نووسەرێک دوایی یەکەم مناڵی بوویەتی بە ناوی ئەو نووسەرەوە ناوی ناوە یەکێک لەو هاوڕێیانم بۆ نمونە کە هەر خۆی بادینیە وتی ئێوە زۆر سەیرن ئەویت vێیەگەکەن بە ناوەکەواڵێن بادینیە من لە خۆم خۆشی با بڵێن لە زمانی تەواو کردوید لە زمانی بادینیە ئەم شوێنیە ئێوە لە مناڵەکەتان ناوە بۆ نمونە ئێمە وا فێر بووین بارین ئەیکەین بە ڤارین ئەڵێن وەڵاوە بادینیە لە کاتێکا کە تۆ لە سۆرانیەکەیان نیە لە بادینیەکەشان نیە لە هەورامیەکەشان نیە ئی باشە ئەم شەیە کێ دای تاشی کێ دروستی کرد تاوان هەر کەسێکی نەخوێنەوار و بە ئارەزوی خۆی ناوێکی فڕیاوەتە ناو
ناوانەوە کردوێتی بە بەشێک لە زمانی کوردی لە کاتێککە ئەم مناڵە لی پرسی واتای ئەم مناڵە و چییە ئەم واتای ئەم ناو چییە خۆشی نازانێت خۆشی نازانێت واتای ئەم ناوەی ئەبێ چی بێت کەسێک ئاستی ڕۆشنبیری خۆی زۆر با بڵێن دانیشە دووشە داەتاشێت یان کەسێک لە شوێنێکە ئەم شەیە بەکارهێناوە ئەم نایە بە دوواداچوونی بۆ بکە من خۆم هەورامیم چاگەزانین چ شتێک لە هەورامیا هەیە لەم ساڵانەی دوایە هاوڕەیەکم ناوی مناڵەکەی نابوون بە جۆرە ناوێک وتم من هەورامی وتم ئێمە هەورامی قەدەمە نانینە ناوی مناڵەکەمان چکەمە فعلێکە ئەم فعلە نابێت لە ناوا بنرێت یعنی تۆ ئەکرێت ناوی مناڵەکەەوەنەی ئێستا من زۆر جار زۆر کەس لەم لاولەولا تەلەفۆنم بۆوەکە ئاڵێ تخواوە ئەو ناوە یعنی چی ئەو شەیە بە مانای چیت منەمەوێ ناوی مناڵەکەمی پێ بنێم تر زۆر جاری وایە من خۆم پەنا ئەبەمە بەر هەمبانە بۆرینە پەنا ئەبەمە بۆر کۆمەڵێک یانیوانەی کە قاموسی کوردی ئەزانم نووسەرەکەی زۆر دەوڵەمەنە زۆر باشە پەنا ئەبەمە بەر ئەوان کە بزانم واتاکەی چی ئەوە زۆر باشە تۆ بە دوواداچوونی بۆ بکە تۆ پێوەڵێن ئەم شەیە هەورامیە بەس خۆ تۆ بێ لە هەورامێک بپرسیت باشە لە لای ئێوە ئەمە معنایە چییە بۆ نمونە لەوانەیە دووشە لە زمانی سۆرانیە بە یەکەوە کێگەگرن واشە واتایەکی زۆر نەشیا و ناشیرینی هەبێت وانە لە با بڵێن لە زمانێکی ترە ئەم دووشەیە شتێکی تر بێ تۆ بێ ئاگاو لێ بێت بێ ڕۆژ ئەم مناڵە بە پلەیەک لەکوێ چاوەکاتەوە لە قوتابخانەیەەکە ئەم قوتابخانەیە کوێیە کوردستانە و کوردن لە چواردەوری مەکتەبێکی کوردیە ئەبێ بزانیت ئەم مناڵە کە هەڵەسێتەوە ناوەکەی خۆیاڵێ نزیک نەبێ لەو شەیەکی ترەوە بۆ نمونە وەکو لە زمانی عەرەبیاڵی لەسەر یەک وەزن هەبن یەکسەر مناڵ لە گاڵتە کرا بە ناوەکەی تووشی با بڵێن شکستێگە بێت تووشی هەستکردن بە کەمیە بێ ئەم هەستکردن بە کەمیە وای لەیەکا کە لە زۆر چالاکیا بەشدار نەبێ هەست بە کەمی بکە لە قوتابخانە ئەمە زۆر جاری وا هەیە گرفت بۆ مناڵ دروست بۆ سێری کردووە ناوەکەیەتی کە مناڵ گاڵتەی پێ کردووە بۆیە ئیتر ناونانەکە ئەوەی زۆر گرنگە ئێمە زمانی ستاندەری کوردیمان نییە بەو شێوازار چەنە زۆرێک لەو ئەوانەی کە خەمی زمانی کوردیانە لە خەمی زمانی ستانداران ئێمە ئەلێرەوە بادینیمان هەیە سۆرانیمان هەیە هەورامیمان هەیە لە ناو ئەمانەیە تەلەفۆنەکەم بۆ هاوڕەیەکم بادینیاڵم ئێمەمانەوە ئەم ناوە بنینەوە لە زمانی لە لای ئێوە چ معنایەکیە دوانێ لە لایەوە معنایەکی زۆر خراپی هەبێت ئەوانەی کە شارەزایی با بڵێن ئەو بوارن ینی ئەڵێ بۆ نمونە ئێستا هەتا حرفی ناو کاریگەری هەیە لەسەر دەرونی ئینسان لەگەڵ یا گەورە ئەبێ ئەوانەی کە بە فلانە وشە دەست پێکەنەوەی کە بە فلانە و شاڵ ینی ئەمە توێژینەوەی لەسەر کراوە کە هەر وشەکە بە چ وشەیەک دەست پێەکە کاریگەری هەیە لەسەر لایانی دەرونی ئەو مناڵە ئەو کەسە لە گەورەیشە ئەجا بۆیە ئەوانە ئیتر ئەوانە کە شارەزان لەم بوارەڵێنەوە حروفی هەوایەوە حروفی ئەمە نابێت لەگەڵ ئەوەیە بێەوەش بابەتێکە کە قسەی لەسەرەکەن بەڵام بۆ نمونە ئێستا وشەیەک کە غەمبار یعنی زۆر جاری وا هەیە ئەم وشەیە ئەم نابانکردنە تۆ هەمیشە پێ و بڵێن تۆ هەر غەمباریت تۆ دایمەن وانە هەستێکە بۆ دروست دەبێ کە ئیتر تۆ تووشی ئەبێ کە ئی بیت چکە تۆ ئەمە ناوتە ئەمە ڕاستە و خۆ کە تۆ بەردەوام ئێستا تۆ نەک بەو شێوازە من تۆ هەموو ڕۆژێک پێ و بڵێن ڕووخۆشی تۆ لە خۆتەوە حەزەکەی ڕووخۆش بێ بەس بە پێچوانەوە بانگ بکری سیرەکەی هەستێکی تر بۆ دروستە بێ ئەمانە ئەوانەی کە بواری ئەمانش لەم لایەنەشا کەسانی تر قسەیان لەسەر ئەو بوارە کردووە کە هەر حرفەکەی سەرەتای کاریگەری هەیە لەسەر ئینسان چ جایەوەی کە معناکەی ئەبێتەوە بە بەشێک لە کەسایەتی ئینسان لە گەورە بوونیە زانچی لە دایک و باوکایەتی قورستر نییە کە ئینسان هەڵی ئەگرێت ینی هەر ئەوە نییە کە من مناڵێکمە بێ هەر لە یەکەم لەحزەوە کە دایک هەستەکە کە دووگیانە ئیتر ئەو کاتە ئەکەوێتە ژێر با بڵێن بەرپرسیارەتیەوە هەر ئەلێرەوە بۆ دروزە بێ یەکێک لەو ئەرکانەی کە لەسەر منی دایک و باوکەڵێ ئەبێ ناوێکی جوانی لێ بنەی یعنی ئەلێرەوە ئەم مەسئولیاتە ئەکەوێتە سەر شانی دایک و باوک کە ئەبێ چ ناوێکی لێ بنەی چ ناوێکی لێ بنەی کە بۆ نمونە ئێستا بگەڕێم من لە سیرەیە ئەم ناوەی من چواتایەکی هەیە
ئەجا کە ئەگەڕی بۆ نمونە کەسێکی گەورە ئەدۆزیتەوە لە مێژووە ئەم ناوەی تۆ هەیە تۆ هەر لە خۆتەوە کەسایەتێکی بەهێزە بۆ دروزە بێت چونکە تۆ ناوی فلانە کەسی عالم و زانا و دانا وەرگرتووە ئەمانە ئەکەوێتە سەر ئاستی ڕۆشنبیری ئەو خێزانە ئەو دایک و باوکە ئەبێ ئێمە ژن و مێردێک لێکەم ڕۆژەوە کە ژیانی هاوسەری پێگاهێنن ینی کۆی هۆشیاری و سەقافەی ئەو خێزانداری و مناڵپەروەردەکردن فێر بن هەر لە ناونانەکەیەوە تا کۆتایی چۆن پەروەردەی بکەن خۆی دایمەن لە هەموو دنیا هەموو کەسێک کە زمانی خۆی هەبوو لە خەمی زمانەکەیەتی کە چۆن بیپارێزێت ینی زمانی کوردیش یەکێکە لەو زمانانەی کە سنوورێکی ئەمەوەنە گەورەمان نییە دایمەن لە ژێر با بڵێن دەسەڵاتی ئەملاو ئەولایە بووە دایمەن ئەم زمانە لە ترسی ئەوەیە بۆ کە داگیر بکرێ لێرەوە ئەوانەی کە خەمخۆری مناڵن کە ئەفووکە خەمخۆری زمانن ناوی مناڵەکانیان بەو شێوازە ناوە دایمەن حەزیان کردووە ناوێک بێت لە زمانەکەی خۆیەوە بێت چکە جاری واش هەیە لە هەندێک سەردەما هەندێک ناوی کوردی قەدەغە کراوە جاری وا هەیە لە کە سەیری مێژووەکەی کە زمانەکە قەدەغە کراوە ناوەکەش بەو شێوازە بووە ئەمە ئەگەڕێتەوە سەر با بڵێن ئەو کەسانەی ئاستی ڕۆشنبیریان بۆ زمانی خۆیان و بۆ کولتوری جوانی خۆیان ئەمە ئەکەوێتەوە سەر خودی ئەم دایک و باوکە کە مناڵێکی ئەبێت و ناوی ئەنێ بۆ نمونە دایمەن گەرسەیری با بڵێن ناوە کۆنەکانی کوردمان بکەین خونچە وەنەوشە خۆ زۆر زۆر جوانن زۆر ناوی دایمەن گوڵ و ئەمانەیان لە کچەکانیان ناوە ناوی ناسک و ناوی جوان و ئەمانە یان ناوی ژنی گەورە مەریەم زۆر زۆر بووە لە ناو گەلی کووردا عایشە و مەریەم و حەفسە و ئەمانە لە دوای بەڵام کە ماوەیەک بۆ نمونە خێزانێک مناڵی ئەوە نەماوە تەقریبەن ئەو کولتورە کوڕێکیان هەبووە ناویان ناوە شوانە یعنی بەشێک بۆ لە پیشە یان ناویان ناوە نەبەرد نەبەز کۆڵنەدەر شۆڕەش ئەمانە هەمووی ناوی چۆنن ناوێکن هەڵگری ئازایەتی و نەبەردی بوون وەنیە کەمتر بۆ نمونە کچان ئەو ناوەیان بەرکەوتووە لەبەرەوەی کە هەر خۆی کچی بچکۆلە ئەوانە هەڵگری کۆمەڵێک ناسکی و جوانی خۆی بووە بەڵام ئێستا ئەوە تەقریبەن نەماوە یعنی لەناو کولتوری ئێستەی کوردیە خەڵک ئەوەنە کێشەی ئەوەی نییە بەس ناوەکانیان دایمەن لەسەر یەک وەزن ڕێک خستووە بۆ نمونە هەمووی ساد بۆ هەمووی سین بووە هەمووی بە حرفێک دەستی پێ کردووە ئەوە بووە